سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری دێولان، پیشانەوەی هێزەکانی سووریای دموکراتیک لە کەمپی هۆڵ، بەردەوامی هێرشی چەکدارانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژاوە، هێرشی هەوایی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و سەپاندنی حوکمی سێدارە بەسەر دەستبەسەرکراوێکی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمبار. دەستبەسەرکرانی پارێزەرێکی خەڵکی شاری سەردەشت. لە ڕۆژانی ڕابردوودا پارێزەرێکی خەڵکی شاری سەردەشت لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرسەکان ئەو هاوڵاتیە بە ناوی عوسمان مەزین بە هێرشی هێزەکانی ئێزارە ئیسلاحاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەستبەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکراوە. شانی باسا تاکاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەستبەسەرکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری دێولان. بەپێی راپۆرسەکان دوو هاوڵاتی خەڵکی شاری دێولان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 10 ڕۆژ لە دەستبەسەرکرانیان هێشتا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. راپۆرسەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی ڕەسوول فەتحی تەمەن 13 ساڵ و پووریا عەلیزادە تەمەن 24 ساڵ ڕێکەوتی 18 و 19 بەفرەمباری ئەمساڵ لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵکی کوردستان وێران دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەستبەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شانی باسا سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو دەستبەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. کشانەوەی هێزەکانی سووریای دموکراتیک لە کەمپی هۆڵ. بە وتەی سەرچاوەگەدارەکان هێزەکانی سووریای دموکراتیک بە مەبەستی پاراستنی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بە تەواوەتی لە کەمپی هۆڵ کشاونەتەوە. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڕەشەی داعش لە ناوچە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستان و هەروەها بایەخنەدانی کۆمەڵگەی نێودەوڵەتی سەبارەت بە دۆخی خراپی هاوڵاتیان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە ناچار لە کەمپی هۆڵ کشاونەتەوە و هێزەکانیان ڕەوانەی ناوچە جیاوازەکانی دیکە کردووە. جێگای ئاماژەیە لە کەمپی هۆڵ لانیکەم 10,000 بنەماڵی داعش ڕادەگیردرێت و لە ئەگەری ڕزگاربوونیان مەترسێکی زۆر گەورە لەسەر ڕۆژهەڵاتی نێوەڕاست و جیهان دروست دەکەن. بەردەوامی هێرشی چەکدارانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژاوە. بەپێوە وێنانێ بەدەستمان گەیشتوون چەکدارانی تەحریرولشام کە پشتیوانی حکوومەتی کاتی سووریا و ڕژیمی تورکیایان هەیە بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستان. بەپێی راپۆرسەکان هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکەوە لە ناوچەکانی دەوروبەری کۆبانی، بەنداوی تشرین و چەندین ناوچەی دیکە بە توندی وەڵام درراوەتەوە و بۆ هۆیەوە چەکدارە جیهادیەکان ناچار بوون خێرا پاشەکشە بکەن. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا ڕێککەوتنامەیەک لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرە بە مەبەستی ڕاگەیاندنی ئاگربەز واژۆکرا بوو، بەڵام سەرەڕای واژۆکردنی ڕێککەوتنامەکە و هەروەها کشانەوەی هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕەقە و دەیرەزور هێشتا چەکدارانی حکوومەت بەردەوامن لە هێرشەکانیان و بە تەواوەتی ڕێککەوتنامەکەیان بنپێ کردووە. هێرشی هەوایی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی ڕابردوو هاوکار لەگەڵ بەردەوامی هێرشی حکوومەتی سووریا بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەرتەشی ڕژیمی تورکیا چەند ئامانجێکی لە ڕۆژاوای کوردستان کردووەتە ئامانج. بە پێی دوایین راپۆرسەکان ناوچەکانی دەوروبەری بەنداوی تەشرین، حەسەکە و قەرەخوزان چەندان جار لەلایەن هێزی ئاسمانی ئەرتەشی تورکیاوە کراوەتە ئامانج و زیانێکی زۆری مادی بەر هاوڵاتیانی مەدەنی کەوتووە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان
لە هێرشەکاندا زۆربەی هاوڵاتیانی مەدەنی کراون تامەنج و خانوەکانیان بەهۆی هێرشەکانەوە ڕووخاون. چالاکانی مافی مرۆڤ هۆشداریان داوەکە لە بەردەوامی هێرشەکاندا ژیانی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی ناوچە جیاوازەکانی ڕۆژاوی کوردستان دەکەوێتە مەترسیەوە و بە توندی ئیجانەی هێرشەکانیان کردووە. برینداربوونی 4 هاوڵاتی بە چەخەی هێزەکانی پارێزەوانی سنووری تورکیا. بەپێ سەرچاوەخۆجەیەکان 4 هاوڵاتی خەڵکی باکووری کوردستان بە چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پارێزەوانی سنووری ڕژیمی تورکیا بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ڕۆژی ڕابردوو چەند سەد کەس لە هاوڵاتیانی خەڵکی باکووری کوردستان بۆمبەستی بەشداری لە شەڕی پاراستنی ڕۆژاوی کوردستان سنوورەکانی نێوان تورکیا و سووریان تێکشاندووە. بەپێو وێنانێ بەدەستمان گەیشتوون هێزەکانی پارێزەوانی سنووری ڕژیمی تورکیا ڕاستەوخۆ و بەبێ ئاگاداری چەقەیان لە جەماوەری خەڵکی باکووری کوردستان کردووە و بۆ هۆیەوە لانیکەم 4 هاوڵاتی بە سەختی بریندار بوون. شانی باسە برینداران ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری قامیشلو کراون، بەڵام تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستیان زانیاریەک لەبەردەستانیە. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارە جیاوازەکانی ئێران. بەپێ راپۆرسەکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 12 ڕۆژ لە داخستنی هێڵی ئینتەرنەتی جیهانی لە ئێران هێشتا کەشی توندی ئەمنی لە شارە جۆراوجۆرەکان بەردەوامە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕاپەڕینی خەڵکی ناڕازی هێزێکی زۆری سەرکوتی ڕەوانەی شارەکان کردووە و هەروەها شەپۆلێکی نوێ دەست بە سەرکرانی هاوڵاتیانی لە شارە جۆراوجۆرەکان دەست پێ کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن بە هەزاران کەس لە ئێران و کوردستان بەهۆی بەشداریان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار دەست بەسەر کراون کە هێشتا کۆمەڵێکی زۆریان لە مافی دەستڕاگەیشتنمە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. دووە هەواڵ سەپاندنی حکمی سێدارە بەسەر دەست بەسەرکراوێکی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار. لە ڕۆژانی ڕابردوودا ئەمیر حسێن قادرزادە یاریزانی تۆپی پێ تەمەن 19 ساڵی خەڵکی شاری ڕەشت لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دەستگای قەزای ڕژیم ڕۆژی ڕابردوو بنەماڵەی ئەو هاوڵاتیەیان ئاگادار کردوێتەوە کە حکمی سێدارە بەسەر ڕۆڵەکەیاندا سەپێنراوە، بەڵام سەبارەت بە ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی ڕوونکردنەوەیەکیان بڵاو نەکردوێتەوە. بەپێ راپۆرتەکان ئەو یاریزانە چەند ڕۆژ پێش لە دەست بەسەرکرانی لە ناڕزایەتیەکاندا بە چەقەی هێزەکانی ڕژیم بریندار بووە و هەتا کاتی دەست بەسەرکرانی ئاستەواری چەقەکانی ڕژیم بەسەرجەستەیەوە دیار بووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.